پێشانگایەکی پیشەیی دەبێتە دەرفەتێک بۆ خستنەڕووی فێربوون و بەرهەمی ساڵی ڕابردووی قوتابخانە بنەڕەتیەکانی شاری سلێمانی. کاری سیرامیک، دارتاشی، هەڵکۆڵین و چنینی فەرش و مافور بەرهەمی ئەو قوتابیانەیە کە بەشدارن. هەندێکیشیان هێندە پشتی بە تواناکانی خۆی بەستووە کە لە هەموو بوارەکاندا بەشدارە. ئەنجامدانی ئەم پێشانگایە بۆ ناساندنی بەشەکانی پەروەردەی پیشەییە بە جەماوەر و بە خەڵک و بە قوتابیانی ئەو مەکتەبانەش کە پەروەردەی پیشەییان نییە، بۆ ئەوەی پەروەردەی پیشەیی بەرەو پێشەوە بڕوا لە خۆناغی 7 و 8 و 9 بکرێتەوە. ئەم نیشمان هەیە کە لە هەموو مەکتەبەکان ئەگەر شوێنی گونجاو هەبێت لە مەکتەبەکانە، یعنی بەلای کەمەوە 34 ژووریانەوێت بۆ بەشەکان. 6 بەشی ئەساسیمان هەیە لە قوتابخانەکانە. بەشەکان کارەبایە، سیرامیکە، دارتاشیە، درومانە، کانزایە، ئەم بەشانە وێنەی ئەندازەیە. ئەم بەشانەیە پێشانگاکە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامە. 35 قوتابخانە لە پەروەردەکانی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا بەشدارن بە مەبەستی دەرخستنی توانە و لێهاتووییان بەرهەمی مامۆستا و قوتابیەکانیان نمایش دەکەن. هەر لە پێشانگاکەدا کاردەستیەکان دەفرۆشرێنەوە بە میوانەکان و داهاتەکەشی بۆ بەشی پیشەیی لە قوتابخانەکان خەرج دەکرێت. بەخێر بێن بۆ پێشانگاکەمان لە قوتابخانەی بێخودی بنەڕەتی کچانەوە هاتوین. ساڵانە پێشانگایە ئەکرێتەوە. زۆرینەی مەکتەبەکان بە خۆشحاڵی و بەشی پیشەیەکانیان هەیە و بەشداری ئەەکەن. بە بەرهەمی سیرامیکی سارد بەشداریمان کردووە. ئەوە بەرهەمەکانی مامۆستاشە و خوێندکارانیشە. ئێمە کچانی خوێندنگەی گەلی بنەڕەتین و ئێمە لە بەشی وەرشە بەشی پیشەیی ئیشی دەستمان لێرە پیشاناوە. زۆر خۆشحاڵین کە ئەمڕۆ بەشداریمان کردووە. ئێمە ئەمڕۆ ئیشە دەستەکانی خۆمان پیشانی هەوڵاتیانەیەین و ئێمە 4 بەشمان هەیە لێرە کە پیشانمان ناوە. بەشی وەرشە، بەشی سیرامیکمان هەیە کە ئیشەکانی خۆمان لێرەیە و هەروەها بەشی دارتاشی کە دڵ و گیتار و شمانێ دروست کردووە و هەروەها بەشی مافور کە مافورەکانمان لێرە پیشانناوە. گەرچی وانە پیشەیەکان هەتا ئێستا بە تەواوی گرنگی پێنادرێت، بەڵام وا لە خوێندکاران و قوتابیان دەکات زیاتر گرنگی بە توانە خولیاکانیان بدەن و لە هەمان کاتدا دەتوانن شارەزایی لە پیشەیەکدا پەیدا بکەن. ستارە یاسین، تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ، سلێمانی.